یەکگرتووی ئیسلامی کە لەناو 5 حیزبە سەرەکیەکەدا تاکە حیزبە 4 ساڵ پێش ئێستا لە کۆنگرەدا کەسی یەکەمی گۆڕی. ئێستاش کە مانگێک ماوە بۆ کۆنگرەکەی لەگەڵ باسکردنی کۆنگرەدا گرنگترین پرسیار ئەوەیە کە ئایا ئەمیندارەکەی دەگۆڕێت یان وەک خۆی لە پۆستەکەیدا دەمێنێتەوە. یەکگرتوو لە ئێستادا ئامادەکاری بۆ بەستنی کۆنگرەی حوتەمی دەست پێکردووە کە بڕیارە لە 1 ئایاری ئەمساڵدا ببەسترێت، وەک هەنگاوی یەکەمیش هەفتەی داهاتوو هەڵبژاردننی ناوخۆیی بۆ ئەندامانی کۆنگرەکە دەست پێ دەکات. مەسەلەی ئەمیندار و ئەوانە ئەمێنێتە سەر دەرگای خۆپاڵاوتن. هێشتا کەس تا نەچین ناو کۆنگرە دەرگای خۆپاڵاوتن ناکرێتەوە. لە ناو کۆنگرا دەرگای خۆپاڵاوتن نەکەینەوە کێ خۆیە پاڵێوێ، ئەو وەختە ئەوانەی کە خوانە پاڵێون دەنگیان بۆ درێوەکو کۆنگرەی 6 بینیتان 4 پاڵێوراو هەبوو، دوای یەکێکیان دەرچوو. محەممەد فەرەج ئەمینداری گشتی یەکگرتوو تا ئێستا هیچ هەڵوێستێکی ڕانەگەاندووە کە لە کۆنگرەدا خۆی بۆ پۆستی ئەمینداری گشتی کاندید دەکاتەوە یاخود نا. ئەوەش چەند ئەگەرێکی بەدوای خۆیدا هێناوە. یەکێک لە ئەگەرەکان خۆکاندیدکردنەوەی سەلاحەدین بەهادین ئەمینداری پێشووی یەکگرتووە یاخود خۆکاندیدکردنی هادی عەلی بەرپرسی پێشووی مەکتەبی سیاسی یەکگرتووە کە لە ڕابردوودا دەستی لەو حزبە کێشایەوە. قۆناغی ئێستا کە پێداویستەکان و ئەرکەکان و تەحەداکانی چییە و خوێندنەوەیەک بۆ قۆناغی داهاتوو کە چۆن زەمینە سازیەکەی لە ڕێی خۆدا ڕشتنەوەی حیزبیەوە. ئەگەر ئەمە چوارچێوە بێ بۆ کۆنگرە حیزبی، پێم وایە کۆنگرە حیزبە کوردەکان بەگشت و لەوانەش ئەم کۆنگرە یەکگرتوو لەسەرم زۆرە بناغەدا نەڕژراوە، خوێندنەوەیەکە قۆڵ و تەقیمێک وەڕە هەڵسەنگاندنێک بۆ قۆناغی ڕابردوو و بۆ ئێستا بۆ داهاتوو نییە. لەبەرەوە کۆنگرەیەکی ئاسایی حیزبێ بێ ئەگەر بەم جۆرە ئێستا ببەسترێ ئەبێ بە کۆنگرەی حوتەمی یەکگرتووی ئیسلامی کوردستان و وەکەفە. یەکگرتووی ئیسلامی لە 6 شوباتی ساڵی 1994ەوە دامەزراوە و تا ئێستا 6 کۆنگرەی بەستووە. لە کۆنگرەکانی پێشوودا گفتوگۆی زۆر کراوە لەسەر ئەنجامدانی گۆڕانکاری لە مۆدێلی کارکردنی یەکگرتوو کە خۆی دەبینێتەوە لە جیاکردنەوەی باڵی سیاسی و باڵی بانخوازی، هەروەها لابردنی پاشگیری ئیسلامی لەناو حزب، بەڵام هیچ گۆڕانکاریەکیان بەسەردا نەهات. چاوەڕوان دەکرێت لە کۆنگرەی داهاتووشدا ئەمانە جارێکی تر ببنەوە بابەتی گەرمی گفتوگۆکان.